8 مارس ڕۆژی جیهانی بەگشتدا چوونەوەی ستەم و نایەکسانی. 8 مارس ڕۆژی جیهانی ژن لە هەموو ژنان و پیاوانی ئازادی خواز و یەکسانی خواز، لە کرێکاران و زەحمەتکێشان، لە کچانی بوێر و دایکانی خۆڕاگر، لە هەڵسوڕاوانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان و لە سەرجەم ئەو مرۆڤانە کە بۆ جیهانێکی دوور لە هەڵاواردن چەوسانەوە ستەم تێدەکۆشن، بە گەرمی پیرۆزبایی دەکەین. لەم ڕۆژەدا بەر لە هەر شتێک یاد و ناوی ئەو ژنانە بەرزڕادەگرین کە لە ماوەی ساڵانی دەسەڵاتدارەتی کۆماری ئیسلامیدا بۆ بەدەستهێنانی مافە مرۆیە پێشلکراوەکانیان خەباتیان کرد و گیانیان لەو پێناوەدا بەخت کرد. ئەو ژنانەیە کە لە شەقام، زانکۆ، کارخانە، گەڕەک، زیندان و هتد لە بەرامبەر سوکایەتی و توندوتیژیدا وەستانەوە و بە خۆڕاگری خۆیان بوونە چرای ڕێگای نەوەکانی دوای خۆیان. سڵاو دەنێرین بۆ هەموو ئەو کچ و ژنانەی کە لە شەپۆلەکانی سەرکوت لە ناڕەزایەتی و ئاخێزەکان و لە خۆڕاگریەکانی ڕۆژانەدا لە ئەشکەنجە و گولە و زیندان نەترسان. 8 مارس بۆ ئێمە ڕۆژی پەیمان نوێکردنەوەیە لەگەڵ ئەوانە ئەو قارەمانانەی خۆڕاگریان کرد تا ژن مرۆڤ بێت، ئازاد بێت و یەکسان بێت. ئەگەر 8مین ڕۆژی مانگی مارس هەر لە سەرەتاوە مۆرێکی شۆڕشی ژنانی کرێکار بەناو چاوانەوە بووە، هۆکارەکەی ئەوەیە کە ستەمی سەر ژنان و ستەمی چینایەتی ئاوێتەی یەکتر بوون. ئەمساڵ لە دۆخێکدا لە 8 مارس نزیک دەبینەوە کە کۆمەڵگای ئێران لەژێر گوشاری هاوکاتی قەیرانی سیاسی، قەیرانی ئابووری، چڕبوونەوەی سەرکوت و شەڕی وێرانکەر و نائەمنیدا هەناسە دەدات. بەردەوامی دۆخی قەیراناوی ژیانی ملیۆنان مرۆڤی گاندۆتە لێواری داڕمان و وڵاتی دەسەڵات، نەک باشترکردنی بژێوی ژیان، نەک دابینکردنی ئازادیە سیاسیەکان و نەک مسۆگەرکردنی ئەمنیەتی مرۆیی، بەڵکو بریتی بووە لە ئەمنیەتیکردنی کۆمەڵگا و چڕکردنەوەی هەرچی زیاتری توندوتیژی دەوڵەتی. با مەراسم و ئاکسیۆنەکانی ڕۆژی 8 مارسی ئەمساڵ بکەینە شانۆی نمایشکردنی هێزی خەباتی یەکگرتوانەی ژنان بۆ سڕینەوەی هەر چەشنە ستەم و زۆرداریکی نظامی کۆنەپەرستی سەرمایەداری پیاوسالار.